هۆکاری ئاگرەکە بە قەنەعەتی هەمومان شۆرتی کارەبا بوو. دوێشە و بزەبت بە هاتنی باکە زۆر یارمەتی دەربوو بۆ ئێمە چکە بە پێچەوانەوە هات. شەوی ڕابردوو ئاگرێک لە سەرلووتکەی شاخی ئەزمار بە دیوی سیتەکدا کەوتەوە و ڕووبەرێکی بەرفراوانی لە پوش و پاوان و داری ئەم شاخە سووتان. ئەوەی کە هەبوو ئەوەی زۆر جێگەی سەرنج بوو ئەو هێمایانەیە کە لێرن کە تایبەتن بەوەی کە لەم ناوچێدا مین هەیە بۆیە تیمەکان زیاتر دەستیان گیرا بوو لە کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە. لێرە قایمقامی شارباژێر جەنابی حاکم فەرادی لێ سڵاو لێ بە جەنابی حاکم کاتەوە باش. هۆکاری ئاگرەکە چی بوو کەی توانیتان کۆنتڕۆڵی بکەن؟ بەخێر بێن هۆکاری ئاگرەکە بە قەنەعەتی هەمومان شۆرتی کارەبا بوو چکە هە لە ناوەڕاستی ئاگرەکە تقریبەن دووبارە حاڵەتەکە دووبارە بووە کارەباکە شۆرتی کردەوە و ناوچەکە چۆڵەوانیە ڕێگە کەسیشی بەسەرەوە نییە باخ و vێلا و باخاتی خەڵکی لێ نییە تا بڵێن تەنانەت شوانیشی لێنە بۆ دوێنێ بۆیە ئەیگێڕینەوە بۆ شۆرتی کارەبا هۆکارەکە. ئەو ڕووبەری کە سووتا چەندێک بوو؟ مەزەندەمان نەکردووە بەیانی تیمەکان ئەنێرین بۆ مەزەندەکردنی بەڵام خۆشبەختانە زۆر نییە دوای ئەتوانن لە تەسویرەکە دەرەچێت هەم کۆمەڵێ دار بە ڕۆدارەکانیش شکر بخوا زۆر نییە ئەوەی کە سوتاوە پوش و پاوانە پێم وانێ زۆر بێ شکر باش دەرچوین. لەخوا بە زیابە گرنگەوە کە دارەکان نەسووتا بێ بەڵام ئەمە تا چەندێک زیانی هەیە بۆ سروشتیم ناوچەیە. زیانی هەیە هەرچەنێ ئاگەر هەرچەنێ کەمیش بێ زیانی هەیە چکە کۆمەڵە زیندەوەری زۆری تیا ئەسووتێ کاریگەری هەیە بۆ سەر دار بە ڕوودار مازوو ئەو دارانەی ترکە هەیە لە ناوچەکەیە بەتایبەتی چووکە حملەی یا بڵین هەڵمەتی هەڵپاچینی دارەکانمان نەماوە ئێمە بەداخەوە کە ساڵان لە ڕێگەی ڕێکخراوی فاو ئەکرا بۆیە ئەو دارانەی کە تۆزێ پوش و پەڵاژیا داری کۆن و ئەوانەی لە ژێرا زیاتر کاریگەری بێ لەسەر سووتانی دارەکان. بەڵام شکر بۆ خوا بێگومان بە هاوکاری تیمەکانی سلێمانی پۆلیسی دارستان و بەرگری شارستانی و چوارتا و سیتەک لە کاتی خۆیان گەیشتینە ئێرە ئەوەش کە تەخیری کردین نەمانتوانی زوو کۆنتڕۆڵی بکەین دوای بینن ئەمە حەقلی ئەلغامی لێیە لەم سەر بۆ ئەو سەر ناچار لێرە وەستاین هەتا ئاگرەکە هاتە ئەم شانە بۆی گیانی هەموو کارمەندەکان سەلامەت بێ هیچ ئەلغامێن نەتەقیەوە ئەوە دەمەوێت لێرە سوپاسی تیمی خۆبەخشانی سیتەک بکەین کۆمەڵەگەندی زۆر جوانمان هەیە لێرە بوون لەگەڵمانە کە دەوری کاریگەریان هەبوو هەم وەکو شارەزایی بۆ ناوچەکە کە ڕێگایم پیشاندایندا بۆ مەسەلەی هەڵغامەکان هەم کاریگەری باشیان هەبوو توانیمان زوو کۆنتڕۆڵی ئاگرەکە بکەین ئەوەش کە وتم زووتر نەکراوە ئەگەر نەمانێژ ئەم بەریش بسووتە لە خوارەوە کۆنتڕۆڵمان نەکرد بەڵام لەبەر مەترسی هەڵغامەکان چاوەڕێمان کرد تا لە هەڵغامەکان دەرچی ئاگرەکە. جەنابی حاکم ئێمە دوێنێ شەو لەگەڵ چەند هاوکارێکمە چوین لەو بەرەوە بین پێشوی تیمەکان بگەێنە ئێرە ئێمە نزیک بووین لێ گەشتیان سەر ئاگرەکە بەس بەبۆ نەی ڕەشە باکە و ئەمەندە بە خێرایی تەشەنەیە کرد کەس نێتوانین خۆی بگرێت لە بەردەمیە لەم حاڵەتانەیە ڕێکارەکانی ئێوە چیە بێت بۆم بابەتانە؟ تیمەکان ئەبێ شارەزابن باشە ئەبێ شارەزابن چۆن بە پێچەوانی باوە ئاگرەکە ئەکوژێنەوە چۆن هەندێک جار دوێشە و بزەبت بە هاتنی باکە زۆر یارمەتی دەربوو بۆ ئێمە چکە بە پێچەوانەوە هات ینی هاوکار بوو بۆ ئێمە بۆ تیمەکانی ئێمە ئەگەر بە عکسەوە پاتایە ڕەنگە زۆر زەحمت بووە کۆنتڕۆڵکردنی بۆیە ئەبێ ئەو تیمەکان شارەزان خۆلیان بینیوە تەنانەت ئەو گەنجانەی کە باسیشم کردمە لە سیتەک کۆمەڵی بلاوە یان بۆ کڕاوە لەلایەن کەسێکی خێرخوازەوە لا بەرگری شارستانی سیتەک دەورەمان پێبینیون کە لە چ حاڵەتێکە ئەتوانن شوێنێک باشە بۆ ئەوی بچن ئاگرەکە لە چاوەڕێ بکەن تا لە شوێنەکە کۆنتڕۆڵی بکەن هەندێکشی و دۆڵ هەیە کە نابێت تیمەکان بچنە نایەوە بەڕاستی چکە یا دووکەڵ ئەیان خنچێنێ یان ئەسووتێن کە حاڵەتی وەمان هەبۆ پارێ ئێمە ئێستاش دوو کوڕی چوارتە ئەمان سوتا بەداخەوە تا ئێستا شەر پێیانەوە دیارە ئازارەکە و حاڵەتی سوتاویەکە بۆیە شکر بخوا تیمەکان شارەزان ئەزانن چی یەکەن و چی ناکەن لە حاڵەتی بوونی ڕەشەبایە ئەبێ ڕێنمای خۆیان هەیە. جەنابی حاکم ئێرە بۆ پاک نەکراوەتەوە ئەمە نزیکترین شوێنە لە شاری سلێمانیەوە
یعنی بەڕاستی ئەم خەتەریاتە بوو هەیە بۆ پاک کە دیدان چەندین حەقلمان هەر خۆما بزانام دوو حەقلم لەو بەرەوەی ئیستلام کردووە من بەڕاستی بەڵام بەداخەوە بۆی قەیرانی دارایی و لە دوای 2004 شەڕی داعشەوە وەکو هەموو شتەکانی تر بوجێکەم لە بەردەستایە هەرچەند بەڕێوەبەتی من خواڵ ناکێت درێغیان نەکردووە وا بزانم تەنها ئەمەمان ماوە لەگەڵ حاڵەتێکی ترە لە گۆیژەیە زۆر من پاک کردوێتەوە ئەمیش لە بەرنامەیە ئیشەڵڵا کاری جدی لەسەرەکەین کە ئەمانی شەڵبگیرێتەوە ئیشەڵڵا دەزانی گەشتیار هەیە کە یەتە ئێرە لە ئەچێتە شوێنی واوە دایم ئێماڵین ئێمە خۆمان کوردین لە وڵاتەیە ژین ئەم شوێنانەمان نەبینەوە شوێنی وا ئەدۆزنەوە ئەگەر بێت وێشێت لە خوارۆ سەرکەوێت و ڕێگای لێ تێک بچێت شتێ ڕووبات چی ئەبێت ئیشەڵا ڕێگان لێ تێک ناچێت چکە ڕێگەکانی زۆر ناخۆش و سەختە بڕۆ نەکەم کەس بە سوتفا یا بۆ گەشت بێتە ئێرە بەڵام ئیشەڵات کاری جدی لەسەرەکەین نازانم ئەم ساڵ فریاکەوین یان نا بەڵام لەگەڵ بەڕێوەبەرەتی مینان لەسەر خەتەبین بۆی هەر چۆنێک بێ بتوانن ڕۆژێک تەرخانکەن بۆ پاکردنەوەی ئەم حەقل ڕووبەری چەندێکم حەقلە نازانم دیاری کراونێ نەخێر